ڕۆژان باش بینەرانی هێژایی بەنامەی گەلی ئازاد کەمتر لە ساڵێک 100 ساڵ بەسەر ڕێکەوتنامەی سایکس پیکۆ کێشانی سنوورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێکهاتنی دەوڵەت نەتەوەکان تێدەپەڕێت. لە ماوەی 100 ساڵدا لە ئەنجامی سایکس پیکۆ و پێک هێنانی دەوڵەت نەتەوەکاندا نکۆڵی لە بوونی گەلێک وەک گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کراوە. پرس و گرفتە سەرکیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستچین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قەیراندا نوقم بووە. داهاتووی دەوڵەت نەتەوەکان لەم هەرێمەدا بەرەو کوێ دەڕوە؟ ئایا دەوڵەت نەتەوەکان لێک هەڵدەوەشێن یان وەک خۆیان دەمێننەوە؟ وەڵام دانەوە بەم پرسیارانە ناوەڕۆکی بەرنامەی گەلی ئازادی ئەم جارە پێک دێنێت. بەڕێز کاک سەلاح عەباسی شرۆڤەکاری سیاسی بەخێر بێ. سپاسدان دەکەم، سلااوم هەیە بۆ ئێوە بینەرانی تەلەڤیزیۆنی نەورۆز. سپاس بۆ تۆش کاک سەلاح. ئێمە وتمان کە سایکس پیکۆ ڕێکەوتنامەی سایکس پیکۆ دەوڵەت نەتەوەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست کرد لەسەر پاش ماوەی بەتایبەتی ئیمپراتۆری عوسمانی. بەڵام تیۆریەکی دیکە هەیە دەڵێت لە ڕاستیدا سایکس پیکۆ یان بڵین ئاکامی شەڕی یەکەم دەوڵەت نەتەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست نەکرد بەڵکو حکوومەتی دروست کرد. ئەم حکوومەتانە دەوڵەت نەتەوە نەبوون. لەو پرسیارەوە دەست پێ بکەین، سایکس پیکۆ ئاکامی چ بوو؟ دەوڵەت نەتەوەی دروست کرد یا حکوومەتی دروست کرد؟ هێندێک لەو دەوڵەت نەتەوانەی پێکهاتن لە ئاکامی سایکس پیکۆدا دەکرێت بڵێ نەببوونە میلەت، ینی وەکو پرۆسەی میلەت بوونیان بە تەواوی تێنەپەڕاند بوو وە کۆمەڵێک بوون لە هۆز و قەبیلە و عەشیرە و بە شێوەی جۆراجۆر وەکو لە وڵاتە عەرەبیەکان و لە ئەفغانستان و لە هەندێک شوێنی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستاش نمونونەکانیان هەر ئاسەوارەکەی بەردەوامە. بەڵام تورکیە و ئێران وەکو ئەوەی کە خاوەنی دوو ئیمپراتوری بوون دەکرێت بڵین لە ناوەنددا نەتەوە بوون، بەڵام لە دەوروبەریاندا مەمالکی مەحروسە بوون کە تێکەڵ نەبووبوون لەگەڵ نەتەوە. باج و خەراجیان دەدا بە سوڵتان یان بە شێوەهایەک بەشدار نەبوون لە ژیانی سیاسیدا و ئەو حکوومەتە سیاسێش کە و ئیمپراتوریانە هەیان بوو ئێران و تورکیا قەوارەکەی زۆر گەورە نەبوو، ینی ئەوە نەبوو کە بڵێ 1000 کیلومتر 500 کیلومتر ئەولاتر ئاگادارن کە چ خەبەرەیان چڕوو دەدا. لە ناوەنددا حکوومەتیان هەبوو و حکوومەتەکانیش ناکرێ بڵێ کە مەسەلەن ناسیۆنالیستی بوون یان میلی بوون، چونکە لە ئێران بەشێکی زۆر لە کولتور و زمان بە زمانی عەرەبی بوو، لە تورکیا زمانی ڕسمی زمانی فارسی بوو نەک زمانی تورکی لە ناوەندی عوسمانیەکاندا. کەوا بوو کە گەیشتینە قەراردادی سایکس پیکۆدا حەقیقەتدا دەکرێت بڵێن قەراردادە بۆیە پێکات بۆی کە ئیمپراتوری عوسمانی لاواز بکرێ، هەڵبوەشێندرێ، فەرەنسا و ئینگلیستان دابەش بکرێ، بەرماوەکەی دابەش بکرێ، بەتایبەت ئەو شوێنانەی کە بۆ خۆیان پێیان باش بوو، هەروەک دەزانی فەرەنسا لەسەر سووریە و لوبنان و ئەو شوێنانە تەمەرکوزی پەیدا کرد، سەیتەرەی پەیدا کرد و ئینگلیسیش بەشی عێراق و ئەو بەشانەی گرتە پێشێ. ئەو کاتیش شتەکان وا جێبەجێ کرد کە ئەو نەتەوانە ئەو میلەتانێک کە هێشتا نەبوونە میلەت بەبێ یارمەتیوان نەتوانن درێژە بە ژیانی سیاسی بدەن و بۆەوەی کە ئەو کارش باشتر سەر بگرێ. مەسەلەن لە سووریا ئەقەلیەتێکی بچووکیان هێنا، عەلەویەکانیان هێنا سەرکار، لە عێراق کە سونیەکان ئەقەلیەت بوون لە بەرامبەر شیعەکاندا ئەوانیان هێنا سەر حکم. بەم شێوەیە خەریتەی منتەقەکەیان ڕەسم کرد. باشە بەر لەوەی بچینە سەرەوەی کە دەوڵەت نەتەوە بوونیانەوەی بڵێن پرسیارە سەرکێکەوە بوو کە دەوڵەت نەتەوە بوونیان نە، بەڵام ئەوەی کە جەناب دامەژت پێکرد بۆ نمونە لە سووریا عەلەویەکان و لە شوێنی دیکەش بە هەمان شێوە نمونە هەیە. دەڵێ لە پشتەوەی ئەمە لە پشتەوەی ئەم بیرۆکەیە لە ڕاستیدا نەخشە داڕێژراو بوو. بۆیە داڕێژرانی سایکس پیکۆ دەیانەویست کە دەوڵەتەکان وا دروستکەن کە لە چەندین نەتەوە دروست بێت و لەو نێوەدا بەتایبەت ئەقەلیەتێک بێ بە دەوڵەت، هەروەکو چۆن بۆ نمونە لە عێراقدا کەمایەتی سونە و لەم دابڕانە بڵێن ئەتنیکیەدا لە ناو چوارچێوەیەکی جوگرافیدا کە حکوومەتێک هەیە
ئەم دابڕانانە بە قازانجی بڵێن دەوڵەتانی ئینگلیستان و فەرانسە لە داهاتووی ئەم وڵاتانەدا ئەوەی کە بڵێن باوەکە لەت بکە و حکوومەت بکە یانە لەسەر ئەساسی لەت بکە و حکوومەت بکە بەو شێوەیە داڕژدا ئێوەش بەڵێ ڕاستە بەڵام من یەک تێبینی زیاد دەکەم قسەکە تەواو دروستە ئەوان مەبەستیانەوە بوو کە ئەو دەوڵەتانە پێویستیان بە خۆیان هەبێ لەژێر کۆنتترۆلی خۆیاندا بن. تێبینەکەم ئەوەیە کە ئەگەر سایس پیکۆژ نەبوایە ئەو ئیمپراتوریە ڕووخابا ئەوانە هێشتا هەر پرۆسەی بە میلەت بوونیان تێنەپەڕاند بوو ینی کێشەکە هەر لە جێگای خۆی بوو. بەڵام کاتێکی کە ئیمپراتوریە عوسمانی هەبوو یان ئیمپراتوریەک لە ئێران هەبوو ئەو کێشەیە دیاری نەدەکرد چونکە ئەو کاتی لە چوارچێوەی شارستانیەتێکی ئیسلامیدا ئەوانە مرکزێکی دیکەیان هەبوو ینی وانە بوو کە بۆ خۆیان بێن حکمێکی سیاسی بدەن ئەو دوو ئیمپراتوریە هەبوو لە ناوچەکەدا. بەڵام دوایە کە ئەو سیاسەتە کێشرا پێش سیاسەتەکە ئەوە بوو کە ئەو دەوڵەتانە لە جیادوای کە بەهێز بکرێن لاوااستر بکرێن بۆیش عەلەویەکان و سونیەکان کە ئەقەلیەت بوون لەلایەن فەرەنسا و بریتانیاوە هێنەرایە سەرکار. دوای 100 ساڵ لەو قەراردادایان نزیک 100 ساڵ دەبینین ئێستا بە پێچەوانەوە وڵاتانی ئەوروپی و ئەمریکی هەموو حەولیانەوەیە کە دەوڵەتی ئەفغانستانیان عێراق بەهێزتر بکەن بۆەوەی کە ئەو دەوڵەتانە بتوانن لە سەلاقی خۆیان ڕاوەستن. واتە دوای دەستێوەردان لە عێراقدا ئەمریکا چەندین ڕێگایان لەبەر بوو یەکیانەوە بوو ڕێگا بدەن کە ببێتە 3 بەش یەکیشان ئەوە بوو کە حەول بدەن بۆەوەی کە ئەو دەوڵەتە لاوازای کە پێشدا سازیان کرد بوو و ئەقەلیەتێکی سونیان لەسەردانا بوو بە شێوەیەکی دای بمەزرێنەوە کە ببێتە دەوڵەتێک کە بتوانە کۆنتترۆلی یان دەوڵەت بەهێز بکەن یارمەتی و باشە کەواتە دەوڵەت هەیە بەڵام دەوڵەت نەتەوە نییە. ڕاستە بۆ نمونە لە عێراقدا عەرەب هەیە کورد هەیە لەناو عەرەبیشدا شیع و سونە هەیە. ئەم سێ پێکهاتەیە بۆیش مەسەن بۆ نمونە باز دەکرێت دەوڵەت نەتەوە نییە لەبەرەوەی کە زۆر ئاسان کوردەکاندا دەبڕێن لە عێراقدا یا ئەو هەستی عێراقی بوونە قەتر ڕەنگە لە ناو کوردەکاندا نەبوو بێت و بۆیش ئێستا مەسەلەن کە عێراق لە بڵێن لە پراکتیکدا بووەتە سێ بەشەوە هەر ئاکامی ئەوەیە کە دەوڵەتی عێراق وەکو دەوڵەت نەتەوە دروست نەبوو بەڵکو وەکو حکوومەتێک دروست بوو چون دەوڵەت نەتەوەیانە نەتەوەیەکە کە بڵین لە چوارچێوەیەکی جوگرافی دیاریکراودا ئەوە دەکات و بەتایبەتی تێبینێکم لەسەر ئەو بەشە هەبوو قسەکە دروستە بەڵام تەنیا عێراق و سووریەنە ئەتۆ کە چاو لێ بکەی لە ئەفغانستاندا لە عێراقدا لە سووریەدا و تەنانەت لە ئێراندا ئەمە ئەو دیاردەیە بەس لە ئێراندا زۆر بە شێوەیەکی لاوااستر و کەمڕەنگتر نەک بەو شێوەیە کە لە ئەفغانستان و عێراق و سووریا دەبینین بۆ نمونە لە سووریەدا لە عێراقدا عەلەوی بوون شیعە بوون سونی بوون کورد بوون بەهێزترە لە ئەدینتیتە یا هۆویەتی سووریەیی بوون یان عێراقی بوون. لە ئەفغانستان پشتون بوون تاجیک بوون هەزارە بوون بەهێزترە لە هۆویەتی ئەوەی کە تۆ ئەفغانی. لە ئێراندا بەلوچ بوون کورد بوون و لە زۆر بارەوە لە هەندێک بەشێک لە کەمایەتەکانی دیکەدا تورکەمان بوون یان ئازەری بوون. لە نێو ئازەریەکاندا دیارە شتەکە یەکدەست نییە لایەنێک خۆی پێ ئێرانیە لایەنێک خۆی پێ ئازەریە ینی لە ئێرانیشدا ئێمە بە شێوەیەکی دیکە ئەو دیاردەیە دەبینین کە کوردبوون بەهێزترە وەکو ئایدەنتیتی هۆویەت لە ئێرانی بوون. ئەوە بۆ خۆی مشکلەی دەوڵەت نەتەوەیە ینی مشکلەی میلەتی لاوازە کە ناتوانێت دەوڵەتی بەهێز دروست بکە. ئەگەر ئەتۆ میلەتێکی بەهێزت هەبێ کە لە ڕووی کولتوری و فەرهەنگیەوە ئینستیتوهایەکی فکری و فەرهەنگی و شارستانیەتێک لێکی ببەستێتەوە ئەو کاتی ناتوانێت مەزهەب و قەومیەت بەو شێوەیە ببێتە بنەمای ئایدەنتیتی یان هۆویەت دیاری بکە بۆ ئەو نەتەوەیە. باشە کەوا بێ بڵین دەوڵەت نەتەوە دروست نەبوو حکوومەت دروست بوو بەڵام هاوکات لەسەر خودی حکوومەتیش کێشەیە بۆ نمونە ئەوەی کە دەوڵەت کاتێک کە دروست دەبێت دامەزراوە یاسای هەیە بەڵام زۆربەی ئەو دەوڵەتانە کە دروست بوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نمونە
دەوڵەتی عەرەبستانی سعودی، دەوڵەتی ئۆردۆن، دەوڵەتی عێراق سێ دەوڵەت دەرا بە یەک بنەماڵە. یانە لە یەک بنەماڵەی عالی سعود بە هەر سێ بوون بە پاشای هەرسێ دەوڵەتەکە. و دواتریش لە بڵێن ساختاری لە چوارچەوەی ئەم دەوڵەتانەدا ئەوەی کە وەکو بڵێن دەوڵەتی کە بەرەو دەوڵەتی یاسا بڕوایانە دەوڵەتێکی دامەزراوە بڕوا قەت وجودی نەبوو. بۆ نمونە لە عێراقدا مەسەلە تەنیا کەمایەتی سونە نییە، بەڵکو قەبیلەیەک دێتە سەر حکوم، سەدام حوسێن دێتە سەر حکوم و دواتر بەردەوام دەبێت. یا مەسەلەن بۆ نمونە لە وڵاتانی عەرەبیدا ئێستا لە هەموو وڵاتانی عەرەبیدا بە زۆری یا بە کودتای سەربازی یا بەوە زۆر جار دەبینێت کە یاساژ نییە، یانە لەگەڵ ئەوەی کە دەوڵەت نەتەوە نییە، دەوڵەتی یاساژ نییە، دەوڵەتیش نییە. ئێوە لەو بارەوە بۆچتان چییە؟ پرۆسەی دروستبوونی یاسا لە جێیەک ڕوودەدا کە دەوڵەت نەتەوە هەبوونی هەبێ لە ئارادا بێ، ینی ئەتۆ کاتێک دەوڵەت نەتەوەت نەبوو لەو کاتەدا یان پێویستە ئەو دەوڵەت نەتەوانە بە شێوەیەشی لێکگوێ بنەوە، چونکە هۆی نەبوونی دەوڵەت نەتەوە چیە؟ هۆی ئەوەی هەیە گروپهایەکی کۆمەڵایەتی وردە فەرهەنگ یان وردە کولتور هایەک، وردە ئاین هایەک لەو کۆمەلگا گەورەیەدا هەن کە ناتوانن ئینتێگراسیون یان بڵین تێکەڵبوون دنێواندا دروست ببێ. ئەو پرۆسەیە یان دەبێت بە سیاست دروست ببێ، یان ئەو ئایدنتیتە مشتەرەک و هاوبەشە لە پرۆسەیەشی مێژوویدا دروست ببێ. ئەمن پاسیوەم کرد کە لە نێو ئیمپراتوری عوسمانی و لە نێو فارسەکاندا لە ناوەندا ئەو ئایدنتیتە دروست ببوو. بەڵام لە ئەفغانستان و عێراق و وڵاتانی عەرەبیدا بە شێوەی هەروەکو تۆ خۆت باست کرد هۆز و سەرۆک قەبیلە و دوایش کە ئینگلیسی و فەڕەنسیەکان هاتن لاسای ئەو شێوە فۆرماسیۆنیان کردەوە کە هەبوو، ینی هاتن کە دیتیان سیستمی وانە چۆنە، سیستمێکە کە کەسێک هەڵدەبژێرن وەکو سەرۆکی قەبیلە هاتن لەگەڵ ئەو قەبایلەی مزاکراتیان کرد و دەو نێوەشدا هەروەکو باسمان کرد شیعەکانیان وەلانا لە عێراق، لە سووریا شیعەکانیان هەڵبژارد، بەم شێوەیە جوڵانەوە کە ئەم دەسەڵاتانە لە ژێر ڕکێفی خۆیان دابن. ئەوە مەسلەی دەوڵەت نەتەوە چۆن لە مێژوویەکدا دەتوانێت بە شێوەیەکی بگاتە ئەوەی قۆناغی شارومەندی یان ئەوەی کە پێی دەڵێن بگاتە ئەو قۆناغی کە هاوڵاتی بوون دروست ببێ، تۆ خۆت بە هاوڵاتی عێراقی یان ئێرانی یان بە هاوڵاتی سووریایی یان ئەفغانی بزانی، بە بڕوای من ئەو پرۆسەیە نە بە فەرمانی حیزبی یان ئەوروپی دروست دەبێ، نەک ئەوەش کە بینی بە زۆری زەبر و زەنگ و بەو شێوەی کە ئاتاتۆرک و ڕزاشا دایان هەویست ئەو ئیدنتیتەیە بەسەر کورد و بەلوچ و کەم نەتەوەکانی نەتەوە بچووکەکانی نییە و چوارچەوەی ئێران و تورکیادا بمەزرێنن بۆ ئەو تەسویەی بکەن. بۆ نمونە لە تورکیا کە تۆ باشتر ئاگاداری ئەو قەتڵ و حامەی لە ئەرمەنیەکان کرا بۆ ئەوە بوو ئەو دەوڵەت نەتەوەیە یەکدەستە دا بمەزرێ، ینی ئەو دەوڵەت نەتەوەیە دەبێ خلوسەتی هەبێ، خالیز بێ، بۆیەش نکۆڵی لە کوردیش دەکرا، ئەرمەنیشیان کە بنبڕ کرد و ئەوەی کە هەڵات ئەوەی کە کوژرا کوردەکەشیان حاضر نەبوون دانی پێدا بنێن، کوتیان کورد ئەوە تورشی کێویە، ینی سیاسەتەکە لەوەی دابوو کە نکۆڵی لەوانی تر بکرێت بۆ ئەوەی کە ئەو دەوڵەت نەتەوەیە بوونی خۆی بسەلمێنێ، ینی دەوڵەت نەتەوەیەکی کە فرە ڕەنگ بێ، فرە کولتور بێ، نەیتوانی پێک بێ. هۆکارەکانی چون لە ئەمریکا دروست بە پێچەوانەی ئەو شتە پێکات، لەوێ کۆمەڵێک خەڵک لە وڵاتانی جۆراجور چوون خڕبوونەوە هەمویان گوتیان ئێمە ئەمریکین، ینی دەوڵەت نەتەوەیەکی فرە کولتور یان فرە ئاین فرە زمان پێکات. لە هیندوستان دەکرێت بڵێ ئەنواعی کولتور خڕبوونەوە لە وڵاتێکدا تەنانەت گاندی دەیهەویست پاکستانیش گوێ نەبێتەوە، ینی موسڵمانەکانی پاکستان و سەر بە هیندوستان بن، بەڵام لە دێموکراسیەکدا پێکەوە بژین بە ئایدنتیتێشی کە هەمووی تێدا هاوبەش بن، هەموو مەزهەب و ڕەگەزە جیاوازەکان، واتە ئەو فکری فرە کولتوری و پلۆرالیزمی سیاسی و ئەتنیکی شتێک بوو کە گاندی لە کۆنەوە ئەو جۆرە کەساتیانە هەیان بوو. بگەڕێنەوە سەر بڵێن دەوڵەت نەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بۆ نمونە ئیمپراتۆری عوسمانی وەکو باکراوندێک وەکو پاشخانێکی خۆی پاشخانێکی فرەتنیکی بوو
ولا قد لسر بنمای ترک بونیش دانه مزرابو و خودی پیکاتی دولتی عثمانیش پێکاتە هەم وەکو ئیداری هەم وەکو سەربازی پێکاتی جۆرا جۆر بۆ مەسن بۆ نمونە باسی ئەوە دەکرێت کە ئەرتەشی عوسمانی زۆربەی هەرە ژنراڵ و پلە بەرزەکانی لە کوردەکان پێک دەهات یانە بنەمایەکی ڕەنگا و ڕەنگی هەبوو خودی ئەمپراتۆری عوسمانی وە شتێکە کۆی دەکردەوە یانە وەکو هۆویەتێکی هاوبەش مەسلەی دین بوو ئەویش مەسهەبی سونە بە جۆرێک دواتر ئەتاتورک دێت و دەهەوێت دەوڵەتێک بە ناوی دەوڵەت نەتەوەی تورک دابمەرزێنێت وە ئەمە بڵین ئاکامەکەیمان دیت کە نکۆڵی لە بوونی گەلی کورد کرا بەڵام لێرەدا بەر لەوەی ئەمە بچینە سەر باسی تایبەتمەندیەکانی دەوڵەت نەتەوە پێم باشە بۆی کە دەربازی سایکس پیکۆش بین و ڕۆڵی لە ڕاستیدا فەرەنسا و بریتانیا لەم نێوەدا پێت وایە مێژوو چە بڵین لەباری ئەخلاقیەوە چ بەرپرسایەتێک دەخاتە سەر بەتایبەتی نەخشەداڕێژرانی سایکس پیکۆ کە لەسەر بنەمایەکی ئاوا کولتوری کە من باسم کرد لە دەوڵەتی عوسمانی هەبوو هاتن ئەو هەرێمەیان پارچە پارچە کرد و دەوڵەتانێکیان دروست کرد کە لەسەر ئەساسی بڵین فەرهەنگی و کولتوری لەسەر بنەمایەکی کولتوری و فەرهەنگی و تەنانەت جوگرافیایی ناوچەکەش دروست نەهات لەو بارەوە داڕێژرانانی سایکس پیکۆ یا ئینگلیستان و بریتانیا و فەرەنسا چه ئەرکێکی ئەخلاقیان دەکەوێتە سەرشان چه بڵین بەرپرسیارەتێکی من پێم وایە کێشەکە لەوەیدایە ینی ئەو ئەرکە ئەخلاقیان دەکەوێتە سەرشان کە بناخەیەکی خواریان دامەزراند لە ناوچەکەدا بەڵام هەروەکو باسم کرد خودی ئەو هۆز و قەبیلە و تایفانەی سونی و شیعە و عەرەب و تەنانەت کوردیش هەنگاوێکی باشیان هەڵنەهێنا بوو بەرەوەی کە ببنە میلەت ینی میلەتێک کە بتوانێت دەوڵەت دروست بکە بەڵام کێشەکە لێرەدایە کە چۆن ئەتۆ دەتوانی ئایدنتیتایەک دروست بکەی یان هۆویەتێک دروست بکەی کە لەوێدا میلەتێک خۆی گوێ بکاتەوە لە دیاردەی ئاینی لە دیاردەی نیژادی و ببێتە سێحەبی یاسا ینی ئەتۆ وەکو شارومەندیان بڵین وەکو هاوڵاتی پێویستت بە یاسا هەیە پێویستت بە دەوڵەتی قانون هەیە پێویستت بە سیستمی دموکراسی هەیە ئەو سیستمی دموکراسیە لە ئەوروپا مەسلەی مافی دەنگدان و مافی ژنان و ئەوانە هەمووی وردە وردە هاتنەکایەوە ینی تۆ لە ئەوروپا لەگەڵ سیستمی ئیمپراتوریەتی هابسبۆرگ کە ڕووخا دوای شۆڕشی فەرەنسا لەگەڵ ئەو مەسلەیە ڕوبەڕوو بووی کە بە پێی ئایدنتیتی بە پێی کولتور بە پێی زمان بە پێی نژاد ئەتۆ مافت هەیە نوێنەری خۆت هەڵبژێری فەڕەنسی نوێنەری خۆی هەڵبژار ئاڵمانی بوو بە نەتەوە وڵاتانی جۆراجۆر پێک هاتن لە ئەوروپایداین دەوڵەت نەتەوەکان لەوێدا سەریان هەڵدا و ناسیۆنالیزم بوو بە دیاردەی باو بەڵام ناسیۆنالیزمێک کە لەوێدا هاتە گۆڕێ ناسیۆنالیزمێک بوو کە لە مەسلەی ماف و دەنگدان و لەو مەسایلەدا خۆی دیتەوە ینی مەسلەی ئەوەی کە ئەتۆ کە ئاڵمانی نوێنەری خۆت هەڵدەبژێری دەتهەوێت بە شێوەیەکی لەو مەجموعەیەدا بژی هێندێک جیاوازیهای قەومی و قەبیلەیی هەتا ئەوەی هەڵ دەکەیت ینی تێیدا نامێنێەوە کە بە ئیستیلا ئەوە ئێستا ئێمە لە کوردستانی باشووردا بۆ نمونە چاو لێ بکەین بۆچی پرۆسەی بە میلەت بوون بەو جێگایە گەیشتویانی زۆر کەس پێیان وایە کە حیزبەکان خۆیان بڕیار دەدەن حیزبەکان لەوانەیە ڕنگدانەوەی دیاردەیەکی کولتوری کۆمەڵایەتی و کۆمەڵناسانە بن کە لەوێدا مەسەلەن پارتی یان یەکێتی نەتوانن هەنگاو بنێن بەرەو بە میلەت بوون هەرچەند کە داواکاریەکەشیان هەبێ ینی ئەو داوای کە ئێمە دەمان هەیە ببینە دەوڵەت و میلەتێک دەوڵەتێک بۆ ئەو میلەتە دروستکەین دەنێو هێزە سیاسەکاندا هەیە و دەنێو کەسایەتی سیاسەکاندا ڕۆشنبیراندا بەڵام وەکو هێزێکی سیاسی وەکو ئیستراتیژی کە ئەو حیزبانە هەنگاوی بۆ هەڵێنن ئەوان بە پێچەوانەوە بەرەو ناوچەگەری هەنگاو هەڵدێنن بەرەو جیابوونەوەی سیستمەکان لە یەکتر هەنگاو هەڵدێنن دەبینین چەندین سیستمی سیاسی و ئیداری جیاواز دادەنێن ناتوانن ئەو شتانەی کە نەتەوە دادەمەزرێنێت دروست دەو شتانن کە ئاتاتۆرک و ڕزاشا دایان مەزراند ئەرتەشی مشتەرەک هێزی سوپایی و ئابووری هاوبەش هێزی دارایی هاوبەش ینی سیستمی قەزایی و سەربازی و
کۆمەڵێک ئینستیتۆ و مؤسسات دادەمەزرێنی کە تایبەتە بە تەواوی سنوورەکەت دیاری دەکەی کە لەکوێوە بۆ کوێ، بەڵام کە ئەو سنوورە بەش بوو لە نێوان حیزب و هۆز و قەبیلە و دیالێکتی جیاوازدا، ئەو کاتی تۆ ئێستا زۆر دووری لە مەسەلەی بە میلەت بوون. ئەو کاتی نوێنەرانی قەبیلەیت هەیە، باشە پێشەوە ئەگەر بڵین ئەمە هەر گەڕێنەوە سەر دەوڵەمەتەوە، بەڵام دیسانەکە وەگەڕانێکی دیکە بکەین نەویشەوەیەکە بڵین ئیمپراتوری عوسمانی وەکو سیستمێک لەسەرەوە، بەڵام فرەڕەنگیەکی دەپاراست بەتایبەت بەڕێوەبەرێ هەرێمەکان لە جێگەی خۆیان بوون، ئەیالەتە کوردیەکان هەبوون، حاکمە کوردەکان هەبوون، ئەمانە ئەساسێکی دیموکراتیک و شارستانیان نەبوو، بەڵام بە پێی بڵین هەلومەرج و دەرفەتی فەرهەنگی ئەو دەمە بە شێوەیەکی سەربەخۆ بەڕێوە چوون، باج و پیتاک و سەربازیان دەدا وەکو دیکە لە هەرێمی خۆیاندا سەربەخۆ بوون. پێت وایە ئەو مۆدەلە مەسەن بۆ نمونە ئەو مۆدەلە لە باری مافی ئتنیکێکەوە کێشەیەکی ئەو تۆی نەبوو لەگەڵ ئەوەی کە بڵێن جۆرێک جۆرێت کۆنفدرالیزم کە خەڵکەکان لە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەگشتی تایبەتمەندێکی وای هەیە، یانە دەبێت لە چەند هزار ساڵ بەرەوە ئەم هەموو ملەتەی کە لەدا جێگە بوونەتەوە بە مەسەبی جۆرا و جۆر بە ڕنگ و ئایدنتیتەی جیاواز دەبێت ئەمانە لە هارمۆنیەکدا ژیا بن کەمانە پێکەوە، بەڵام کێشەکە کاتێک دروست دەبێت کە دەوڵەت نەتەوە کاتێک دەوڵەتێک دێ ئەویش لەسەر ئەساسی خۆی یانەوەی کە مەعیارەکانی چییە کە یەکەم لەگەڵ کۆمەلگا ناگونجێت، دووەمەش مۆدلێکی کۆپیکراوەکە ئەو مۆدلێک کۆپیکراوە دەوێت بە حیسابی لە ناوبرنی یان کۆڵیکردن لەگەلی دیکە پێکی بێنێت. تۆ پێت وایە ئەوە بۆ نمونە سەردەمی ئێرانی پێش ڕەزاخان لە باری لانی کەمەکەی بڵین ئاسایش و هێمنی گەلان یا بڵین مافیانەوە ئەگەر براود لەگەڵ ڕەزاشا بکەین کە دێت سیستمێکی دیکە دادنێت، ئایا بە جۆرێک گەلان لە ئاسایش و لە هێمن و یالانێکم لە مافی خۆیاندا نەبوو؟ تەواو لەگەڵەوە قسەی تۆ هەم ینی دروستە، کێشەکە لەوەدایە کە دەوڵەت لە بەرامبەر ئەو مافانەدا ڕادەوەستێ. پێشدا دەوڵەتی نەتەوەیی یەکگرتو یان دەوڵەت میلەتێکی یەک ڕەنگ و یەک پارچە نەبووە لە ئارادا، مەمالیکی مەحروسە هەبووە، لەوێدا عەرەب هەبووە، کورد هەبووە، تورک هەبووە، ئەوی دیکە هەبووە، قەبایل هەبوون، ئیلات هەبووە، عەشایر هەبوون، لە سەرحەد و سنوورەکاندا مەسەڵەن کورد ئەنواعی عەشیرە و هۆز و ئیلاتی هەبووە، قەشقایی هەروە، عەرەب هەروە، ئەویدی هەروە. دەونێوەدا ئەوانە چەشنێک ئۆتۆنۆمیان هەبووە، بەڵام مەسەلەی ئیدنتیتێتی ناسیۆنالیستیان بۆ مەطرح نەبووە. مەسەلەی مەسەب تا ڕادەیەکی مەطرح بووە، مەسەلەی ئەوەش کە وەفادار بن بە سوڵتانی عوسمانی یان سوڵتانی ئێرانێ مەطرح بووە، مەسەلەی سەرکێشی و داوای ئیستیقلال و شتانە دەگۆڕێدان نەبووە. ئەو شتانە لەگەڵ دەوڵەت نەتەوە دێنەگۆڕێ، واتە ئەو مافە کولتوری و فرەڕەنجی و فرەچەشنی و قبولکردنی ئایینەکان و ئەو کۆنفدرالیزمەی کە تو باسی دەکەی دەوڵەت لە پێشی ڕاوەستاوە قبولی ناکە. دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆ کە چاولێ بکەی بەهاری عەرەبی کێشەکەی لەگەڵ دەوڵەت بوو، یعنی کێشەکە ئەوە بوو کە لە سووریا، لە تونس، لە میسر دەوڵەت لە بەرامبەر مافەکاندا ڕاوەستاوە، بەڵام نایانتوانی لەو کێشەی کە لەگەڵ دەوڵەت هەیانە بگەنە قۆناغێکی تازەی سیاست، یان گەڕانەوە بۆ ئیسلام، ینی ئەیدەنتیتی تێبینێکی ستنجڕاکێشە ئەوەی کە بڵێن بەهاری عەرەبی لە دژی دەوڵەت بوو، بەڵام بۆچوونێکی دیکەش هەیە، دەڵێ لەبەر ئەوەی کە دەوڵەتی نەتەوەیی نین ئەو دەوڵەتانە، دەوڵەتێک هەیە یانە سیستمێک هەیە لەبەرەوەی دەوڵەتی چوندا لە دەوڵەتی نەتەوەییدا هەستێکی هاوبەش پێک دێ لە بینی ئەندامانی بڵین ئەو بڵێن وڵاتەدا کە تەحمل و تۆلەرانس زۆرترە بێ، بۆ نمونە دەنگی ئۆپۆزیسیۆن، دەنگی جیاواز ئەمانە قبول دەکرێت و جۆرێک بڵین یەکگرتن و ئەوە هەیە کە خەڵک لە بەرامبەری بۆ نمونە لە نەبوونی ئەو هەستە هاوبەشەدا، بۆیە بۆ نمونە لە سووریادا کە باس بکەین هەموو پێکاتەکانی ناوسووریا دژ بە دەوڵەتێک بوون کە ئەم دەوڵەتە لە ئەساسدا گەر بڵین دەوڵەت نەتەوەیان دەوڵەتی سووریەکانە، بەڵام چون دەوڵەتی سووریەکان نیە ماف و ئازادیەکان نین لەوێدا، ئێوە لەو بارەوە کە لانی کەم دەوڵەت نەتەوە ئەیتوانی ئەو هەستە هاوبەشە دروست بکات کە بڵێن زۆرتر لۆیاڵ بن یا زۆرتر بڵێن
وەفادار بە خودی هاوڵاتێتی یعنی ئەو هەست نەبوونی ئەو هەستەیە کە لە ڕاستیدا بەهاری عەرەبی تووشی ئەو لەو بارەوە کە پێم وایە ڕاستە بەڵام ئەو قسەی تۆ لە سەر سووریە زۆرتر دروستە تا لەسەر تونس و میسر لەواندا پێم وایە ئەو هەستی هاوڵاتێتی و ناسیۆنالیزمی میسری بەهێز بوو نمونونەکەی جەماڵ عەبدولناسر و ئەوانە ینی پێشدا تەواوی ئایدۆلۆژی پێشوەی کە ناسیۆنالیستەکان شکست بخۆن لەسەر مەسلەی نیزامی و ناسیۆنالیزم و میسریبوون و مەسلەی ئیسلام ئەو گرنگایەتی پەیدا نەکرد بوو دوای شکستی نیزامیەکان و شکستی جەماڵ عەبدولناسر ئەو کاتی مەسلەی ئەخوان الموسلیمین و ئیسلامیەکان هاتنە گۆڕێ کە ئەو دەوڵەتە نیزامیانەی کە لە ناوچەکەدا بوونە دەوڵەتایەکی فاسید نایانتوانی وڵامی گرفت و مشکلەکانی خەڵک چ گرفتی ئابووری بوو چ گرفتی سیاسی بوو بدەنەوە واتە ناسیۆنالیستەکان شکستیان خوارد ئیسلامیەکان توانیان خۆیان وەکو ئالترناتیو بێن نەگۆڕە بۆ ماوەی 30 ساڵان تەواوی دنیای عەرەب وڵاتانی ئەمریکایی و وڵاتانی ئەوروپایی پشتیوانیان لە میلیتار و هێزە نیزامیەکان دەکرد چونکە پێیان وابوو ئەگەر ئەوانە نەبن ئیسلامیەکان دێن جێگای و هەتەنانەت لە ئەلجەزایر پێشی هەڵبژاردنیان گرت لە هەڵبژاردننی ئازاددا ئیسلامیەکان ڕایان هێناوە کەچی بە هاوکاری وڵاتانی دەرەوە پێشیانگر نایان هێش و دوایش قەتڵ و عامێکی زۆر کرا خوێنێکی زۆر ڕژە لە ئەلجەزایر لە میسر بە شێوەیەکی دیکە دیسان ئەو شتە دووپات بووە ئیسلامیەکان ڕایەکی زۆریان هێناوە بەڵام کۆمەڵێکی زۆر لانیکەم نیوەی خەڵکی میسر بە دژیان هەستا ئەوەش ڕاستە ینی جیاوازەکەی لەگەڵ ئەلجەزایر ئەگەر لە بەرچاو بگرین جا ئەو خەڵکە کە هەستا ڕێگایان بەوەدا کە دیسان ینی دیسان مبارە کاتەوە ئاکامی شۆڕشی میسرێ ئەلسیسی هەمان مبارەکە لە قالبێکی دیکەدانی نیزامیەکان دیسان هاتنەوە سەر حکم ئەو بەهارە بە هیچ چۆن نەگەیشت لە سووریەش بەم شێوەی بەسەرهات ئەمن دەڵێم هۆی نەگەیشتنەکەی ئەوەیە کە نەیتوانی خۆ لە مەسلەی ئیدنتیتێت پۆلیتیک یان سیاسەتی هۆڤیەت جاچە مەزهەبی بێت چ ناسیۆنالیستی بێ بێنێتە دەرێ پێم وایە نیزامیەکان ناسیۆنالیستن ئەلسیسیش ناسیۆنالیستە جیاوازیان لەگەڵ ئەخەوانەوەیە کە هەردووچیان پۆلیتیکی سیاسەتی هۆڤیەتن ینی نابێت جیاوازەکان زۆر گەورە چاو لێ بکەین باش ئێستا ئەم بەهارە 4 ساڵ بەسەر بەهاری عەرەبیدا بەهاری 2011 تێپەڕێت بەڵام لە ڕاستیدا بەهاری عەرەبی نەیتوانی تەکانێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵکو دوای 4 ساڵیش دەبینین کە شەڕ و کوشتار و ماڵوێرانی زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و ئەمەش لە ئاکامی ئەوەی کە دوای 100 ساڵ لە سایکس-پیکۆ و دروست نەخشەکێشانی ئەم هەرێمە یەک دەوڵەت نتەوە بڵێن تووشی شکان هاتەوەی کە نمونونەکانیمان باس کرد یەک ئەوەی کە بڵین بەهاری عەرەبی نەیتوانی لانی کەم ئەوەی کە خواستی خەڵکە ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤە ئەمانە بە شێوەیەک بچەسبێنێت و بۆیە ئێستا بەتایبەتی چەند بۆچوونێکی ڕۆژاوایی هەیە لەسەر داهاتوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نمونەیەک لە بۆچوونەکان ئەوەیە کە لەبەرەوەی ئەم دەوڵەت نتوانە لەسەر بنەمایەکی بڵین هەڵا دانران دەبێ هەڵوەشێنەوە لە پێشدا لەسەر ئەو بۆچوونە ڕۆژاوایە قسە بکەین ئێوە پێتان چۆنە بەتایبەتی یەک وەکو تێبینیەک لە هەڵوەشانەوەی بڵین ئەم سنوورانەدایان بڵین لە هەڵوەشانەوەی سایکس-پیکۆدا بە جۆرێک کوردیش بڵین داخوازیەوە دەکات ڕەنگە دەوڵەتانێکی دیکەش داخوازیەوە بکەن وە تەنانەت بۆ نمونە هێزێکی وەکو داعشیش کە سایکس-پیکۆی قبوڵ نییە ئەو دەوێت دەوڵەتێکی بڵین ئیسلامی لە چوارچێوەیەکی بەرینتر لەوەی کە هەیە بۆیە بەگشتی ئێوە ئەو ڕوانگە ڕۆژاوایە لەسەر هەڵوەشانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن دەبینن من پێم وایە زۆر دروستە بەڵام لە نێوان سووریە و عێراقدا ئەو شتە ڕوودەدا بەس لەسەر میسر و تونس و ئەو وڵاتە لە لیبیش احتیمالی زۆرە چەند وڵات ساز ببێ لە پێم وانێ لە میسر و تونس و لە هێندێک لەو شوێنانەدا ئەو شتە ڕووبدا بەڵام لە سووریە و لە عێراقدا خەبەرنیگارێکی ئەوروپی ناوەکەم لە بیر نییە وتارێکی نووسی بوو بە ناوی سوراک تێکەڵاوێکی نێوی سووریە و عێراقی کردهبوو نووسی بووی کە وڵاتێکی تازە ساز دەبێ کە ناوی سوراکە ینی سونیەکانی سووریە و
سونیەکانی عێراق زیاتر لەوەی کە لە عەلەویەکان و لە شیعەکانی بەغدا نزیک بن لە یەکتر نزیکن. یەکێکی دیکەش ناوێکی ئەوەی نبوو کە جیهادستان کوردستان هەیە، جیهادستان هەیە و شیعستانیش هەیە. مەسەلەن جیهادیستانەکە زۆر بە جددی ناگرم، من پێمانێ خەڵکی ئەو ناوچانە ئیسلامی ڕادیکاڵ بن، من پێم وایە ئەو خەڵکە لە پرۆسەیەکی دژایەتی ئیتنیکی توندوتیژ لەگەڵ نەتەوەی باڵادەستی عەلەوی و شیعەدا کەوتنە پاڵ داعش بەشێکی زۆریان. بەڵام وەکوەوەی کە خودی خەڵکەکە خەڵکانێکی تونندڕەوی ئیسلامی بن نا حتمما تیاندایە دەنێو کوردیشدا هەیە، دەنێو هەموو نەتەوەکاندا کۆمەڵک ئیسلامی تونند و ڕادیکاڵ هەیە، بەڵام خەڵکەکە بەگشتی نا، خەڵکەکە بەگشتی داخوازی پێکێنانی جیهادیستان نییە. بەڵام پێم وایە داعش کەڵکی لەو مەسەلە وەرگرت و توانی ئەو دژایەتی ئیتنیچە بقۆزێتەوە لە سووریە و لە عێراق، بۆیە ئەو هێزە گەورەیە لێ دروست بوو. باشە ئەمە ئەم بڵێن بۆچوونە یا ئەم ڕوانگەیەکی زۆرتر بڵێن لە دەرەوەی ڕسمیەتە، لە دەرەوەی دەوڵەتانی زلهێز و بەتایبەتی ڕوانگەی ڕسمی ئوروپا و ئەمریکایە و هێشتا ڕوانگەکەی دیکە پێداگری لەسەر بڵێن پاراستنی سنوورەکانی دەوڵەت نەتەوەی ئێستا دەکا، وەکو عێراق، وەکو سووریا، وەکو تورکیا، وەکو ئێران و وەکو دیکە. لە بەرامبەر ئەم ڕوانگەیەدا کە بڵێن ڕوانگەی سەردەست دەدانێکم ڕوانگەی دەوڵەتانی ئێستاە لەو بارەوە دەڵێکی کە ڕوانگەیەکی 100% پێچەوانەیە. بەێ من ئاوای باز دەکەم ئەتۆ ئەگە مەسلەی کۆنفدرالیسمی دموکراتیک یا خۆبەڕێوەبەری دموکراتیک بینینە گۆڕێ چی لە بەرابەریدا ڕاوەستاوە دوژمنەکەی چێە دەوڵەتە، دەوڵەتەکە چێە تورکیەیە، ئێرانە، ئەو دەوڵەتانن کە لە ناوچەدان لەکوێدا ئەو خۆبەڕێبەرەوە تێ دموکراتیکە هێزێکی قەوی لە بەرامبەر دوژمنێکی گەورە و درڕندەی لە پێشدانیە لەو شوێنەی کە دەوڵەت زۆر لاواز بۆ یان دەوڵەت نەتەوە لاوازە. واتە ئەتۆ لە سووریا هەلومەرجێک کە پێشاتۆ دەوڵەتی عەلەوی کۆنتترۆلی خۆی لە دەستداوە، جوڵانەوەیەکی جەماوەری و خەڵکیشت هەیە و هێزێکی سیاسی ئایدۆلۆژیکیشت هەیە کە ڕێنمایی ئەو خەڵکەی بکە و ئاموزشیان بدا و دراسەیان بداتێ، حیماسەیەکی وەکو کوبانی دەخڵقەیە. یعنی ئەو حیماسەیە بەبێ سێ-چوار جەمسەر کە پێکەوە کۆ نەبووبانەوە نەدەخڵقا، لایەنێکیان هێزێکی ئایدۆلۆژیکی سیاسی پێشکەوتویە وەکو پەکەکە و هێزەکانی کوردی سووریای کە ئەو ڕێبازە ڕەچاو دەکەن ڕێبازی عەبدوڵڵا ئۆجەلان، لایەنێکی دیکەش دەگەڕێتەوە سەرەوەی کە دەوڵەتی مەرکەزی دەسەڵاتی لە دەستداوە، بەهاری عەرەبی لەوێ پێک هاتووە. ینی لەو چوارچێوەدایە کە خۆبەڕێوەبەری دموکراتیک دەتوانێت سەقامگیر ببێ. ئەگەر ئەتۆ لەگەڵ دەوڵەتێکی بەهێز تەرەفبی نمونەی تورکیای دەتوانی کۆمەلگا بەدەستەوە بگری، بەڵام زیندان و پۆلیس و دەوڵەت ینی هێزی زۆر بەدەست دەوڵەت دەمێنێتەوە، میلەت ڕزگار نابێ، بەڵام دەتوانی وەکو کوردی تورکیا کردوێتی کۆمەلگای کوردی لە دەوڵەت گوێ بکەیتەوە، ینی بیان خەیە دوو بەرەی دژ بەیەکەوە. تۆ داهاتوی دەوڵەت نەتەوە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا بەوە دەبینی کە ئەو چوارچێوانە یانە لەباری لێرەدا فیزیکیەوە یان وەکو بڵێن جوگرافی زۆر کێشنیە، بەڵام لە عەقڵیەت و زەهنیەتدا دەبێ بگۆڕدرێت، چون بڵێن ئەو دەوڵەت نەتەوانە وەڵامدەری بڵێن داخوازی خەڵکی هەرێمەکە نابنەوە. کێشەی گەورە دەوڵەتە، دەوڵەت پێشی دموکراسی گرتووە، پێشی خۆبەڕێوەبەری دیموکراتیک، پێشی تەنەوە، پێشی فرەکولتوری، فرەمەزهەبی، مافی ژنان، ینی هەر شتێکی کە تۆ حتانانە لە تورکیا کە ئیسلامەکەی لە هەمان پێشکەوتوترا ئەگەر ڕێگایان پێ بدرێ و بتوانن ئەو مافانەی کە پێشدا دراونۆکو مافی مەدەنی دایان هەوێ بە جوورێکی بیهەستێننەوە، جا لە ئارەق خواردنەوەی خەڵکیرا بگرە تام جلوبەرژی ژنان و شتی کۆمەڵایەتی لەو بابەتە. واتە دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەمپەرێکی گەورەیە لەسەر ڕێگای دموکراسی، هۆیەکەشی ئەوەیە کە دەوڵەتی دموکراتیک تاقی نەکراوەتەوە، ینی ئەتۆ دەوڵەتایکرد نەبووە کە بێ بڵێ کوردی، تورکی، بەلوچی، ئەوی دیکەی چ مەسابێکی وەرە قسەی خۆت بکە. ماوەیەشی زۆر کەم لە ئێراندا ماوەی چەند مانجێک یا ساڵ و شتێک لە مەجلیسی دەورانی خاتەمیدا دەورە مەجلیسی شەشومدا نمایەندەگانی کورد و بلوچوانە دەچون قسەی خۆیان دەکرد،
بەڵام زۆر کەم بوو ئەو شتە ینی ماوەیەکی زۆر کوورتدا بوو من خۆم چەندجار جۆم لێ بوو نمایندەی سەردەشتێ دەچوو قسەی وای دەکرد کە ئێمە دەترساین لێرە جۆمان لێ دەبوو ڕخنەی وای لە دەوڵەت دەگرت ینی ڕێگا تاڕادەیەکی درا بەڵام دوای زوو بەستیانەوە ئێستاکانێت لە داهاتوودا ئایا تۆ دەتوانی ئومێدیوەت هەبێ کە سیستمی دەوڵەت بەو بکرێتەوە بەرەو خەڵکو و داخوازەکان ئێستا داخراوە لە تورکیە تاڕادەیەک زیاتر ئەو سیستمەوایەت یانە بۆچنیەوە ئەوەیە کە دەوڵەت نێتەوە بەم قوارەی کە هەیە نامێنێتەوە ئەگەر لانی کەم وکوم بڵین قوارەی جوگرافیش مێنێتەوە بەڵام ئەم سیستمانە دەبێ ئاڵگۆڕیان بەسەر دەبێ بەڵام هەر لەو چوارچێوەیەدا بۆ نمونە باسی ئیسلام دەزانین ڕۆژهەڵاتی ناوەڕاست دینی ئیسلام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دینی سەردەستە و هەندێک ڕوانگە هەیە باسی پێک ناچارانی بڵین ئیسلام و دیموکراسی دەکەن مافی مرۆڤ و بڵین ئازادی مەدەنیەکان دەکەن کە دیارە ڕوانگەیەکی ڕۆژئاواییە ئێوە لەو پەیوەندەدانە لە پێکچارانی دین لەگەڵ یانە کە تایبەت بە ئیسلام ئێمە پێکچارانی دینی مەسیحیەتمان هەیە لەگەڵ دیموکراسی غەربی لە ئەوروپا و پێکچارانی ئیسلامیەوە لەگەڵ دیموکراسی چۆن دەبینین لە داهاتوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیسلام ئەگەر وەکو پلتفۆرمێکی سیاسی وەکو ئەخوان و الموسلیمین یان وەکو لە ئێراندا دیتمان بچێتە نێو سیاسەتەوە بێگومان ناتوانێت دموکراسی دابین بکات چون کێشەی هەیە لەگەڵ هێندێک لە شێوەی ژیانی تایبەتی تاکە کەس لەگەڵ بیرروڕای تاکە کەس تۆ حەقت نییە کۆمونیست بی حەقت نییە شێوەیەک لە ژیانت هەبێ ینی هێندێک شت هەیە ئیسلام لەگەڵی ناگونجێ ئەگەر ببێتە ئایدۆلۆژیای سیاسی بەڵام ئەگەر تۆ کەسانێک بەتوانێت مەسیحیەتی شەروایە یا هەموو دینێک وایە بەڵام یانە شتێکی تایبەت هەیە لە ئیسلامدا کە ئیسلام جیاکاتەوە لە دینەکانی دیکە مەبەستت چییە؟ مەبەستمەوەیە کە ئیسلام وەکو هێزی سیاسی ناتوانێت وەڵامدەری دموکراسی بێ ئەگەرە تۆ ئیدئۆلۆژی حیزبی ئیدۆلۆژیشی ئیسلامی بێ دەتەوێت هێندێک لەو شتانە لە کۆمەلگادا پیادە بکەیت ئەگەرە تۆ نەتەوێت هیچ شتێکی ئیسلامی لە کۆمەلگادا پیادە بکەیت ئەو کاتی ناتوانین بڵێ هێزێکی ئیسلامی بەڵام دەتوانی بڵێ ئەتۆ هێزێکی ئیسلامی هەی بە ناتەوێت شەریعە پیادە بکەیت بەرنامەی پیادەکردنی ئیسلامت نییە دەڵێ دین و سیاست دەبێت جوێبنەوە دین و حکوومەت دەبێت تەواو لێک جوێبنەوە بەڵام تەبلیغات بۆ دین دەکەی یان پێت شتێکی باشە ئەوە جیاوازە کریس دموکراتیان دموکرات مەسیحەکانی ئەڵمانیا سوید سیاسەتەکان ئەوەیە کە ئێمە نامان هەوێ بێجگە لە هێندێک خاڵ مەسەلەن لەسەر مەسلەی ئابۆرت و هێندێک مەسلەی تایبەتی هەیە ئەوە دیارە لەباربردن بەڵێ لەو جۆرە شوێنانەدایە ئەوانە لەگەڵ سیستمی دموکراتی کێشیان لێ دروست دەبێت بەڵام لەسەر 99 خاڵەکانی دیکە کێشیان نییە لەگەڵ سیستمی دموکراتیک بەس هێزە ئیسلامیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وان نین حتا تەنانەت ئەردوغانیش کە حیزبەکەی تۆزێک پێشکەوتوترە لە هێزە ئیسلامیەکانی دیکە و ئەخەوان وانەش وەکو نمونە مۆدێل چاویان لێ دەکرد لە تونیسیش ئەتروشی وەکو مۆدێل چاوی لێ دەکرد غەنووشی بوو لێرەشدا دەبینی کە تەنانەت لەوێشدا هێزی ئیسلامی ئەو پوتانسیە لە تۆتالیتێرەی هەیە کە بی هەوێ یاساکانی خۆی بەسەر دموکراسیەتدا بەسەر ویست و ڕێی خەڵکدا بەسەر ئازادیە کۆمەڵایەتی و فەردیەکاندا فەرز بکات ئەو مشکلە هەیە یانە کەواتە بڵێن لە دەوڵەت نەتەوە بۆ خۆی کێشێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دوایش مەسەبیش ئەگەر بڵین بەم شێوەی کە ئێستا هەیە پارتە سیاسیەکان خەڵکی سیاسی لێوە بگرین دەتوانێت ئەویش دیسانەکە کێشە بێ بەڵام خودی ئاینی ئیسلام وەکو ئاین کێشە نییە بەڵێ بۆ دیموکراسی ئێستا بێنە سەر پرسێکی دیکە مەسەلەی دیموکراسی بەهاری عەرەبی نمونەیەکی باش بوو بۆ نمونە لە میسردا لە تونسدا و خۆپیشاندانێکی بەرین و حکوومەتی مەرکەزی بڵێن ڕۆیشتەوە هەندێک باست کرد بەڵام ئەگەر بەراوردێ بکەین لە ڕاستیدا لەگەڵ حرەکەتە یا بزوتنەوە گەلیەکانی دیکە بۆ نمونە لە ئەوروپای ڕۆژهەڵات لە هەشتاکاندا لێرەدا دەبینی کە داخوازی خەڵک بۆ نمونە لە ئەوروپای ڕۆژهەڵات ئازادی دیموکراسی کرانەوەیە و داخوازی مەدەنیە و خەڵکیش بەشدارن و بۆیە کۆمۆنیزم لە ئەوروپای شەرقیدا بارگە بنەی تێکەوە دەپێچێنێ بەڵام لە میسر و لە بەگشتی لە بەهاری عەرەبیدا یانە ئەمە کۆمەلگایەکی مەدەنی گشتی زۆر چالاکمان نەبینی مەسەن خوێندکار دەبینی گەنجە بینی کە بێکار یانە هەندێک کۆکاری ئەوە بەڵام ئەوەی کە
بڵێن خەڵک بڕاستی داوای دیموکراسی بکرێت یانەوەی کە بڵێن تۆ ئەو کێشەیە چۆن دەبینی کە هەندێک بۆ دەیبەستنەوە کە نەبوونی کۆمەڵگای مەدەنی یانە نەبوونی ڕێکخراوی مەدەنی ئەگەر ڕێکخراوێکی مەدەنیش بۆ نمونە وەختی خۆی لە میسر هەبوو بێت سەر بە حوسنی مبارەک بوو سەر بە دەوڵەت بوو بۆیە نەبوونی ڕێکخراوی مەدەنی نەبوونی جم و جۆڵی مەدەنی لە ڕاستیدا شۆڕشەکان ئاوا بە لە ڕێدا دەبیانەوەی کە بڵین وەکو ئوروپای ڕۆژهەڵات کەمە بەسی دیموکراسی بوو یا بە دیموکراسی گەیشت بەڵام لە میسردا وای لێ نەهات لە تونسدا وای لێ نەهات لە لیبیا شەڕی ناوخۆی لێکەوتەوە لە سووریا بە هەمان شێوە بۆ چوونیەوە بزانم بۆ چوونی منەوەیە بەهاری عەرەبی هێشتا تەواو نەبووە شۆڕشی ئێرانیش پێما هێشتا تەواو نەبووە دروستە 36 ساڵ بەسەریدا ڕووداوە بۆیە تەواو نەبووە چونکە هێندێک داواکاری بۆ ئازادی و دموکراسی لە بنەڕەتەوە هەبووە کە بەهۆی جۆراجۆر سەر نەکەوتون لە ئێراندا نمونونەکە زۆرە بەڵام باسی ئێران ناکەین چون ئێستا باسەکەمان ئەولایە بەس تەشابوهیان یەکجار زۆرە ئەتۆ کە چاو لێ بکەی ڕێگای سێوم نەهێشترایەوە لە میسر بۆ نمونە ینی لایەک ڕۆشنبیرانی میسری کەوتبوونە ئەوەی کە دەبوو نیزامیەکان هەڵبژێرن یان خلافەتی ئیسلامی ئەخوان المسلمین هەڵبژێرن تەنانەت نووسەر و ڕۆشنبیری وەکو نەواڵە سەعداوی کە خۆی چەپە و مرۆڤێکی فێمینیستە هات لایەنگری لە نیزامیەکان کرد لە سیسی کرد لە جریانی ئەو هەڵبژاردننی خراپ و خراپتر بوو بەڵێ هەڵبژاردن بینی خراپ و خراپتر بوو هێزێکی کۆمەڵایەتی حیزبێکی پێشڕە و پێشکەوتووی کە بتوانێت جەماوەرێک خەڵک لە دەوری خۆی کۆکاتەوە ببێتە هێزێکی سەرەکی و مەسلەی ماف بێنێتە گۆڕێ ئایدنتیتی پولیتیک و مەسلەی مەسهەب و ناسیۆنالیزم وەلا بنێ دەگۆڕێدا نەبوو باشەوە نییە دەی ئەوە نییە ئەنە کێشەکە تەناوە بوو هەیە وەکو گروپایەک لە دانیشتجو خەڵک و چالاکانی سیاسی و فمینیست و لیبراڵەوانە هەموو هەن بەڵام ڕوانگەیەکەیە ڕاست باسیەوە دەکرێت کە ئەوانە نەبوون بە یانە هێزێک بوون تەنانەت باسی مەسەن بڵێن ڕۆڵ و کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکرێت کە ڕۆژ هێزێکی بزوێنەری کاتی بوون کە بۆ نمونە گەنجێکی زۆری بێکار خوێندکارێکی زۆری کە بێکارە و ئەمە ڕیشەیەکی بڵین کۆمەلگایی یانە ڕێشەیەکی ئەوەی نییە کە یەکەم ئاشنا بێ بە چالاکی مەدەنی دووەم ڕێکخراوی مەدەنی سربەخۆ لە وڵاتەدا هەبوو بێ باش ئێستا ئەمە نابینین ئێستا نە لە میسر یعنی لە هیچ وڵاتێکی عربی ئێمە ئەو بناغەیە نابینین بۆ شۆڕشێکی کۆمەڵایەتی کە بتوانانی ئاڵوگۆڕ یا لە ئێراندا باش تۆ ئێستا بۆی منە باسی ئێران بکە لە ئێران تا ڕادێک بە یانە فەرق جیاوازە یانە ڕێکخراوی مەدەنی بە شێوازێکی دیکە هەیە ئەوی شەربەتە لە چوارچەوەی بەرتەسکدا بەڵام ئێوە ڕۆڵی ئەو ڕێکخراوە مەدەنیانە چۆنە بینن لە شۆڕشی کۆمەڵایەتی و سیاسیدا بۆ گۆڕانکاری ڕاستە من پێم وایە باسی میسر و تورکیا و ئێران تۆزێک باسییان دەکەم بەس دێنەوە سەر ئێران لە میسر ئەگەرە تۆ چاو لێ بکەی ئەو هێزە کۆمەڵایەتی کە تۆ باست کرد پێک نەهات نەیتوانی ببێتە ئالتەرناتیڤێک لە بەرامبەر مەسهەب و ناسیۆنالیزمدا لە ئێران ئەو هێزا ئیسلامیە تاقیکراوەتەوە واتە ئەو شۆڕشەی کە میسر لەوانەیە ئەگەر ئەزمموی ئێرانیان لە پێشچاو نەبا بەم شێوەیە 15 میلیۆن تۆمار کۆ نەکراباوە لە دژی مرسی دیسان ینی وەگوۆی بوو ئێرانیەکان دیسان شابێننەوە کە دیتیان خومینی هات پەشیمان بنەوە و دیسان بڵێن باشا بێتەوە لە میسر ئەو شتە ڕوویدا من پێما ئەزمموی ئێرانیان لە پێشچاو بوو هێندێک ئەزمموی ئیسلامیان لە پێشچاو بوو بۆیە ئەم بەم شێوەیە ڕوویدا لە ئێرانە ئیسلام تاقی کراوەتەوە ئیسلامی سیاسی تاقی کراوەتەوە ئەگەر کۆمەلگای ئێرانێ بەرە و ینی سەیتەرەی دەوڵەت لەسەری لا بچێت ئەو کاتی ناسیۆنالیزم هەر لە جێی خۆی ماوەتەوە وەکو هێز بەڵام ئیسلام کارتێکەکە نایەتەوە گۆڕە ینی کارتێک نییە کە وەکو کارتی سەرەکییان بەهێز بێتەوە مەدان ئەو کاتی دەتوانین بڵین هێزە لیبرالەکان کۆمونیست مارکسیستەکان هێزە چەپەکان دەتوانن لە داهاتووی ئێراندا بەشدار بن بەڵام دیسانیش لە بەرابەر ناسیۆنالیستەکاندا هێزێکی کەمن یعنی ئێستا ئەگەر حکوومەتی ئیسلامی لە ئێرانێ نەمێنێ تۆ هێزێکی ناسیۆنالیستی فارست هەیە کە دەیهەوێ مرکزیەتێکی لەژێر نێوی جەمهوری خواهی یان کۆماری خوازیدا مرکزیت گەرایەکی تەواودا بمەزرێنێ و هەر چەشنە پلۆرالیزمێکی ئیتنیکی قەومی
دژاتی لەگەڵ دەکا و هەر لە ئێستاشەوە نمونونەکانی دیارە ینی تەنانەت مەسلەی فێدرالیزم و ئەو شتانەشیان بۆ حەزم ناکردرێ من پێم وایە ئێستاش کێشە لە گۆڕەدا هەیە کە ڕۆشنبیرانی ئێرانی چۆن دەتوانن دان بەو پلۆرالیزمە سیاسیەدا بێنن ئەگەر نەتوانن دانی پێدابێنن بەداخەوە داهاتوێکی زۆر ڕوون نابێت. زۆر سپاس بۆ تۆ بەڕێز سەلاح باسی شرۆڤەکاری سیاسی. زۆر سپاس بۆ تۆ کاکسیاوەش. بەڵێ بینەرانی هێژە لێ داگەیشتنە کۆتایی بەنامەی گەلی ئازادی ئەم جارە لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتانەوە.